یاسانوێیەکانی بەریتانیا بۆ داواکردنی مافی پەنابەری سەرباری قورسی گەیشتن با وڵاتی بەریتانیا سەرباری بوونی ئاوێکی وەک بربەست لە نێوان فەڕەنسا و بەریتانیا کە بۆتە هۆی خنکانی چەندەها ڕۆڵەی کورد و هاوڵاتیانی وڵاتانی تر بەڵام هێشتاش خەڵک بۆ گەیشتن بە وڵاتی بەریتانیا هەر بەردەوامن و گوێ بە سەختی ڕێگاکە نادەن هەر بۆیە دەسەڵاتدارانی ئەو وڵاتە ناچار بوون چەند یاسایەکی نوێ لە دژی مافی پەنابەری لە دوای ڕوودانی ناردنی پەنابەران بۆ وڵاتی ڕواندا دابڕێژن بۆ ئەوەی بەر لەو لێشاوە بگرن کە ڕوو لە وڵاتەکەیان دەکات پەرلەمان دەسەڵاتی تەواوەتی داوە بە دەسەڵاتی دادوەری بۆ داڕشتنی چەندین یاسای قورس یاساکانی دادوەری ناوخۆی بەریتانیا تەنانەت بەرزترن لە یاساکانی دادگای ئەوروپا چونکە ناچنە ژێر ڕکێفی یاساکانی دادگای ئەوروپیەوە ئەم یاسا تازەیە دەبێتە هۆی هەڵوەشانەوەی مافی مرۆڤیش تەنانەت سەرۆکوەزیرانی بەریتانیا خۆشی ئەوەی نەشاردەوە کە وتی ئێمە مافی مرۆڤ دیاری دەکەین چییە؟ حکوومەتیش ئەم یاسا تازەیی پێ باشە و با پارێزگاریکردنی گشتی ناوی دەبا بەڵام یاسا تازەکانی مافی پەنابەری دوور نەبووە لە ڕەخنەی ئۆپۆزیسیۆن و بە گەڕانەوە بۆ دواوەی دەبینن تەنانەت بە دەسوەردان لە دەسەڵاتی دادوەری و یاسای دەبینن لەم سۆنگەیەوە چەندەها ڕێکخراوی مافی مرۆڤ هاتوونەتە سەرخەت بۆ ڕێگرتن لەم یاسایانە داوا دەکەن پەلە لە پێداچوونەوە بە یاساکەدا بکەن پڕۆژە یاساکەش بریتیە لە لاوازکردنی مافی هەموو پەنابەرێک لە بەریتانیا و ناردنیان بۆ وڵاتێکی وەک ڕواندا دواتر لەوێوە داوای یاسایی پێشکەشی بەریتانیا بکەن بۆ مافی پەنابەری بەڵام خودی یاساکە بۆ کۆتاییێنانە باگەیشتن بە وڵاتی بەریتانیا بە شێوەیەکی نایاسایی لەبەرەوەی حکوومەت هیچ کۆتوبەندێکی لەسەر دەسەڵاتی یاسادانان دانەناوە پڕۆژە یاساکەش لە دوای هەفتەیەک لە هەڵوەشانەوەی گواستنەوەی پەنابەران دێ بۆ وڵاتی ڕواندا لەلایەن دادگای ئەوروپیەوە ئەمەش بۆ ئەوەی تووڕەکردنی بەریتانیا و دەسەڵاتداران وتیان ئەم دەسوەردانە لە کاروباری بەریتانیا قبولکراو نییە ئێمە خۆمان دیاری دەکەین مافی مرۆڤ چییە؟ ئایا لەو بڕوایە دایت بەریتانیا یاسای مافی پەنابەری لە دژی پەنابەرانی تازە جێبەجێ بکات؟